بەناوی خی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست لە ئێستا لە هەر شوێنێکونەوەم پرۆگرامە بینن خۆشحاڵم جارێککە و لە دەرفەتێکی دیکەدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان قسەکردنی ئەم جارەی ڕوانگە یاخود باڵێن ڕوانگەی ئەم جارەمان بریتە بێت قسەکردن لەسەر میدیا بە شێوەیەکی گشتی میدیا چۆن لێ وەکو پێدراوێکی گرنگجی مەسەنە بۆ منە ئەم ساتە وەختەی کۆمەلگای ئێمە و مامەڵەکردنی لەگەڵ کۆمەلگا خۆی و جارێککە مامەڵەکردن و بەرهەمێنانی خۆی و جارێککە ئەو پەیوەندیانی کە هەیەی لەگەڵ هەر جمگەیەکی ئەساسی کۆمەلگای ئێمەیە بە شێوەیەک لە شێوەکان میدیا و جارێککە سیاست یاخود با بڵێ میدیا و ئەوەی کە پێکوترێ بواری ئەکادمی بە میوانداری زۆر بەڕێز کاک من بورهان خانە شارەزە لە واری میدیا کاک من بەخێر بێ سپاس بۆ ئامادە بوونت. زۆر سپاسی جەنابتانەکەم هیوادارین بتوانین دیالۆژێکی جێی بایەخ و بتوانین ڕۆشنایی بخینە سەر ئەو پرسانی کە گرنگگر پەیوەندیان بە ئەمڕۆی ڕۆژنامەگەری کوردیوەیە. تەمەنایەوەکەین کاک مەم ئەگەر قسە لەسەر میدیا بکەین لەم دۆخی ئێستای ئایا میدیا بە دۆخێکی ئاساییاتی ئەپەڕێ و میدیا ئێستا بەرە و چۆنەڵی بەرە و دۆخێکی تەندروست یاخود با بڵێن دێ ئەرکەکانی خۆی تەواوەکەیە بە جددی ئێستا لە ناو قەیراناژی یاخود با بڵێن بە تونێلی با بڵێن خوشەکانیاتی ئەپەڕێ. بەڵێ هەڵبەتە میدیای کوردی ینی ئەگەر ئێمە بەراوردکەین لە دوای ڕاپەڕینەوە قسە لەسەر میدیای کوردیەکەی قسەمان لەسەر خۆناغی بەر لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان نییە لە 92یەکە و ئەو گەشەکردانی میدیا بەخۆی و بینی و بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا چەندین کەناڵی ئاسمانی لە هەرێمی کوردستاندا دەرکەوتن لە سەرەتاکەیە کەناڵی ئاسمانی حیزبی بوو دواتر هەندێک کەناڵ یا ناویان نەخوێنێن کەناڵی ئەهلی یاخود کەناڵی کارکتەرێکی سیاسی یا کارکتەرێکی سەرمایهدار ینی جۆرە لە میدیا کە زمان حاڵی حیزبێکی دیاریکراو نەبێ دەرکەوتن بە تایبەتیش ئەوەی ئەمڕۆ لە دنیاە کاریگەری هەیە تەلەڤیزۆنە بە بەراورد بە میدیای چاپکراو کە مێژوویەکی دێرینی هەیە میدیای چاپکراو لە دنیادا و بە تایبەتی لە دوای چاپەمەنی لە سەدەی 15دا لەلایەن یۆهان گۆتنبێرگەوە کە پیتی کانزاییە دۆزرێتەوە دواتر میدیای چاپکراو لە ئیتالیا ئەوروپا سەر هەڵەیە گەشتەیەکە هەڵبەتە ئەوترێت مێژووی دێرینتری هەیە بۆ وڵاتی چین لە 1970 بەرلەزایی بەڵام قسەمان لەسەر گەشەکردنی تەکنۆلۆژیایە وەکو پیتی کانزایی کە وەرچەرخانێک بوو لە ئەوروپادا سەری هەڵدا و لە سەدەی بیستەمدا کاتێک میدیای ئەلکترۆنی میدیای تەکنۆلۆژیای میدیا گەشەکردنی کە بەخۆیەوە بینێ کە میدیایەک لەدایکە بێ میدیا ئەلکترۆنی تەقلیدی وان لە دوای کە میدیا ئەلکترۆنی لەدایکە ئەو ناوی بەسەراسە پێ میدیا ئەلکترۆنی تەقلیدی کە خۆی لە رادیۆ و لە تەلەڤیزۆن نابینێتەوە گوتە بەناوبانگەکەی مارشال ماکلۆهانمان لەبیر نەچێت کە ئەڵێت لە دوودەی داهاتوو بۆ تەلەڤیزۆنە بێ لە کۆتایی هەفتاکان ناوای وتووە واتە تەلەڤیزۆن کاریگەری هەیە ڕەنگە ئێساکەت بۆ چوونی جیاوازە بێ ئایا ئێساکە داهاتوو بۆ تەلەڤیزۆنە یاخود بۆ میدیای ئەلکترۆنیە بۆ سۆشیال میدیایە بۆ نمونەوەکو بەشە لە میدیای ئەلکترۆنی وش پرسێکەکرێت دواتر قسەی لەسەر بکەین بەڵام میدیا لە هەرێمی کوردستاندا ئەم وەرچەرخانەی کە لە جیانە بەخۆیەوە بینیوە لە هەرێمی کوردستاندا ئێمە لەکوێین دەیان کەناڵی ئاسمانی لە هەرێمی کوردستاندا لەم بوقا جوغرافیە دیاریکراوەیە هەیە لە هەرێمی کوردستاندا دەیان کەناڵی ئاسمانیمان هەیە و دەیان رادیۆمان هەیە و ژمارەیەکی بێشمار رادیۆ ڕۆژنامە و گۆڤاری چاپکراومانە بوو بۆیە و بارودۆخە ئابوووریەوە و بۆی ئەو قەیرانی کە میدیای چاپکراو بە گشتی لە ئەوروپاش لە دنیاە بەخۆی بینیوە لە هەرێمی کوردستانیشا پاشەکشێکی زۆری کە ژمارەکەیان کەم بۆتەوە بەڵام بەپی داتاکانی ڕابردوو نزیکەی 800 کەناڵی تەلەڤیزۆنی و بینرا و بیسترا و چاپکراومانە بۆ لە هەرێمی کوردستاندا کەواتە لە کۆی ئەمانە میدیای کوردی پرسیارە جەوەرێکەوەی لەکوێیە یعنی ئایا گەشەکردنێکی تەندروست هەیە لە ناو کە قسە لەسەر زۆریبۆریەکەی بکەین یا جەوهەرەکەی بەڵێ جا من مەبەستم لە چ شتێک تۆ لە بەردەم لێشاوێک میدیا ناتوانانی یەکەمیان بڵیت میدیای ئێمە میدیایەکە ئازادی ڕۆژنامەنووسی فراهم بۆ لەبەرەوەی فرەیی میدیا هەیە ئەمە خاڵێک نییە لە سیستەمە تۆتالیتێرەکانیشدا فرەیی میدیا کەم و زۆرە بینیت واتە فرەیی میدیا خاڵێکی جەوهەری نییە بۆی کە تۆ بڵێ میدیا لەبارەی تەندروستایە کە هەندێک وا تەماشایەکە نیەک دوو لە هەرێمی کوردستاندا یاسایەکی میدیانیە تا ئێستا کە کاری میدیایی لە هەرێمی کوردستاندا ڕێکخە کوێ و کەناڵ ئاسمانیانی لە هەرێمی کوردستانی بە کەناڵەکەی جەنابیشتانەوە یاسای ڕاگەیاندنمان نییە کە چوارچێوەی ئیشکردنی ئێوە ڕێک بخات
کاری ڕادیۆییش ڕێک بخات وەکو یاسا قسەمەکە لە پەرلەمانەوە دەرچوو بێ یاسایەکی ڕۆژنامەگەریمان هەیە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2010 کە لە 2010 خراپ بواری جێبەجێکردنەوە ئەمە خەلەلێکی کە لێنە مەسەلەیەکەیە ناوی پیشەیی بوونە لە ناو میدیای کوردیدا پیشەیی بوون تا ئەندازێکی زۆر غایبە بەشێکی ئەم پیشەغایب بوونی لایەنی پیشەیی بوون پەیوەندی بەچێ پەیوەندی بە پێشێلکردنی ئێتێکی ڕۆژنامەنووسیەوەیە ئێتێکی میدیاییەوەیە لەناو کۆی میدیای کوردیە کەم و زۆر لە کەناڵێک بۆ کەناڵ گۆڕێ بەڵام بەشی هەرە زۆری ڕەنگە بڵم زۆرینی ڕەهای میدیای کوردی پێشێلکاری ئێتیشیەکە بەشێکی تری پەیوەندیە بەوەیە لە هەرێمی کوردستاندا سیاست کاریگەری خراپیە بووە بەسەر منەوە بکەم بە پرسیارێک دوای دێنە سەر بابەتی ئیتیکیش کە بابەتێکی زۆر گرنگە لە ناو میدیایە ئەوش ئەوەیە دەگوترێ میدیا لەگەڵ سیاست یاخود با بڵێن هاوڕێیەتیەکی گوێ لە مشتی سیاست بووە بۆ مانای کە بۆ دروستکردنی کارەساتەکان نەک نەیتوانیوە دەستی سیاست بگرێ و ڕقابە بێ لەسەری وەوە تو چاودێریی باشی بکە بەڵکو لە جێوی کە برینەکان ساڕێژ بکە ئەمانە جارش کە برینەکانی قوڵ کردوەوە یاخود با بڵێن دەستی لە کارەساتەکانە هاوڕێ لەگەڵ سیاستە لانی کەم هاوڕێیەکی گوێ لە مست بووە بەوەی کە ئەگە سیاست با ئەوە بڵێن شتێکی پێتەواو نەکرابێ ئەوە زۆر بە ئاسانی میدیا هاتووە دەستی تێخست و حاصل کارەساتەکە تەواو کردووە تۆ سەبەر من بۆ چوونی جیاوازمەیە و پێچەوانە پێم وانە ئەو میدیایە کە دەسەخاتە ناو سیاستەوە ئەوە دیوە ناشرینەکانی سیاستکردنەکە دێتە ناو میدیا بۆ گوێگرێ بۆ ئەزای چ شتێکی خۆ تۆ لەم کەناڵی ئێوە ئەگەر لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی و لە مەکتەبی سیاسیەوە بڕیارێک دەربچێت بۆ ئاڕاستەکردنی سیاسەتی میدیاییتان لە بەڕێوەبەری گشتیتان و تا خوارەتوانی پێوی پابەر نەبێ نا بەس ئوسوڵێک هەیە ئوسوڵێکی میدیایمان لەبەردەستە کە ئەتوانین گوێ لە قسەکە ئەوش پەیوەند ئەزای ئێمە بە خۆمان نەخڵەتێنی من ئەزمموی جاجام هەیە لە ناو میدیای حیزبیە و لە ناو هەندێک میدیا کە نزیک بووە لە حیزبەوە و هەندێک میدیاش کە میدیای ئالی بوون وەکەم و زۆر ینی تێکەڵیم هەیە تێگەم کە مەسلەی سیاستکردن چیە کاتێ تۆ ئەبی بە میدیا ئەبێ بە زمان حاڵی حیزبێک یاخود دەبێ کەناڵێکە لەلایەن حیزبێکەوە تەمویلەکرێ کۆمەکەکرێ و ئەم حیزبە ئەجێندای هەیە و ئەم حیزبە کاتێ لە طبعا سیاستی چیە سیاستێکی شتێکی ناوی سیاستی میدیایی هەموو کەناڵێک سیاستێکی گشتی هەیە بۆ نمونە پارتێکی سیاسی ڕێکخراوێکی سیاسی سیاستێک داڕێژێ دواتر ئەندامەکانی کەناڵە میدیایەکان جێبەجێکارن یعنی لە ناو دامەزراوە میدیاییەکانی کوردستاندا میدیای حیزبی بە پلەکەم کە ڕەنگە نزیکەی 1970 میدیاکانی کوردستان میدیای حیزبین ئەمانە چوارچێوەیەکیان لە قاڵ بەدرێ پیان نەوترێ بەم شێوەیە جێبەجێکن و من پێشم وایە لە هەرێمی کوردستاندا من بەرپرسیارم لەم قسە پێم وانێ میدیای حیزبی هەبێ بەمانە تەواوەتێکی یعنی ئەم قسە لەسەر وتمان میدیای حیزبی با لە بینی دوو کەوانەیە وەریگرین میدیایەک نییە ناوی میدیای حیزبی من پێم وایە لە هەرێمی کوردستاندا میدیامان هەیە میدیای نوخبەی حیزبە نوخبەی دەسەڵاتداری ناو حیزبە بە لێشا و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ناو حیزبەکان هەن شعور بەخوب نەکەن لە ناو کەناڵە میدیاییەکانیاندا پیان وایە کەناڵەکانی میدیایان پراوێزیان نەخە هەندێک کارکتەری مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بەشێکی زۆر لە حیزبەکانەیە ئەوەندەی لە کەناڵە میدیایەکانی ترەوە بایەخیان پێدریا دەرەکەون لە کەناڵەکانی خۆیان ڕەنگە زۆر جار کەناڵی میدیای حیزبی یا کەناڵی میدیاکان لە کوردستاندا بلاک لیستیان هەیە ڕەنگە ئەم بلاک لیستە بەر سەرکردایەتی و مەکتەب سیاسیەکانی شیان کرا کەواتە تۆ تێگەیت ڕاگەیاندنەوەی کە ناوی ڕاگەیاندنی حیزبێ لە کوردستاندا ئەبێ بە ڕاگەیاندنی نوخبەی دەسەڵاتداری حیزب لە حاڵەتی ڕکابەری چەند کارکتەرێکی باڵادەستی ناو حیزبێکی دیاریکراوە تەماشاکەیم ڕاگەیاندنی مەیلی ئەبێ بەلای باڵێک لە باڵەکانە ئەم لاینگیریکردنە ڕەنگاتەوە کەواتە لە هەرێمی کوردستاندا بارەکەیەوە نەناتەن دروستە میدیا حیزبی نەیتوانیەوە ببێ بە میدیا گوزارش لە سیاست و ئەجێندای حیزب بکە بە ماناکەی و دامەزراوەیەکی سیاسیە ئەمە یەک دوو میدیا لە کوردستانەوە کارکتەری سیاسی لە هەرێمی کوردستان وەکو چۆن کۆی کایەکانی تریان ناشرین کردووە تۆ تەماشا کە سیاستکردن لە کوردستاندا ئەوەی ناوی سیاستکردنە لە نێوان دووکەوانە قسەم لەو سیاستکردنە دروستە نییە کە خزمەتی مرۆڤایەتیە کاکاینە ئەو سیاستکردنی لە کوردستانە تو تەماشایکە یعنی کارکتەری سیاسی دەسەڵاتدارەکان کۆی کارکتەری سیاسی لە هەرێمی کوردستاندا تو تەماشاکە پەرلەمان ناشرین کراوە قەزا ناشرین کراوە وەرزش ناشرین کراوە کای ڕۆشنبیری زانکۆکان ناشرین کراوە کای پەروەردەیی کای فەرهەنگی کۆی کایەکان ناشرین کراون کای میدیایش دیسانەوە سیاست کراوە کای ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ناشرین کراوە ینی مەبەستم چییە سیاست ینی پرۆسێسێکی لە هەرێمی کوردستانە پێم پرۆسێسی بە سیاسیکردن ئەم پرۆسێسی بە سیاسیکردن بەتەنیا لە هەرێمی کوردستانە نییە مەسەلەیەکە هێزە نیشتیمانیەکان بە سیاسیەکرێن ینی بارگرانیەکرێن بە سیاست و ئەجێندایەکی دیاریکراوە بێ ینی ئێمە دامەزراوەی نیشتیمانیمان وەکو چۆن بۆ
بۆ نمونە تێبینی لەسەرەوە کرێ لەگەڵ سەر ڕایستایشکردنی ئەو ڕۆڵە قارەمانانی پێشمەرگەی بینێ کە هەندێک جار تێبینیەکەی لە هەندێک پرسا بەداخەوە هەستەکەی ڕۆلی نتوانراون دامەزراوەیە کە سیاسەکان دەورانەیە بە نیشتیمانی بکرێن وەکو چۆن میدیای بە نیشتیمانی کراومانە وەکو چۆن دەسەڵاتێکی قەزایی پەرلەمانمان بە نیشتیمانی نەکراوە کۆی کایە جیاجیەکانی ئەمە نەخۆشن ئێتۆ لەناو کۆمەلگایەکی نەخۆشە دیسانەوە میدیاکەشت نەخۆشە کە سیاست کاریگەری ڕاستەخۆی ئەگەر بۆ ئێمە کە هەر جارەکچینەوە بۆ لای خەوشەکان خەوشی میدیایی ئەچینەوە بۆ لای میدیای حیزب خۆ تۆ ئەسا ئەزانی کە لە هەرێمی کوردستانە دۆخێک دروست بووە میدیا چۆتە دەرەوەی حیزبێت ینی سەر کۆمەڵێک دەستگای میدیایی هەن کە لە دەرەوە حیزب کارەکەن و هەیمانی گەورەشانەیە و کاریگەری گەورەش دروستەکەن بۆ خەوشەکە لای ئەمانش دیسان جارێککە دروست ئازاری چ شتێکەیە ئەو میدیانی کە ناویان لە خۆیان ناو میدیای ئەهلی میدیای پرۆفێشنەڵ میدیای چی لە کوردستاندا یەک میدیای پرۆفێشنەڵ نیە لە کوردستان من بەرپرسیارم لەسەرم قسەیە هەر کەسێک میدیای بەرپرس نەبێ میدیای پرۆفێشناڵ نەبێ میدیای ئەهلی نەبێ من با قسەی ڕوونکەم ئەو بۆی کە ئەمە بەرپرسیارەتێکی گەورەی یانیکە لە هەرێمی کوردستاندا یەک میدیای پرۆفێشنەڵ نییە هەر کەسێک هەر سەرنووسەرێک بەڕێوەبەرێک هات من ئامادەم ڕوبەڕووی پێی بڵێم و تەقیمی هەوکۆی ئەو کەناڵی بکەم کە گەر بەرگری لە خۆی بکاکە بڵێمە پرۆفێشنەڵین لە هەرێمی کوردستاندا میدیای پرۆفێشنەڵیە ئەگەر تاک میدیاکاری پرۆفێشنەڵە بێ لە ناو دامەزراوەیەکی میدیای ناپرۆفێشنەڵدا و نەبێ یعنی تۆ میدیاکارێکی پرۆفێشنەڵ بی لە ناو دامەزراوەیەکی میدیاکە ئەجێندایەکی سیاسی و نەبی هەندێک کەناڵ هەیە کارکتەرێکی سیاسی دەسەڵاتدارە یای سەرمایه‌دارێکە کە مەیلی بەلای حیزبێکی دیاری کراوە یا کارکتەرگەلێکی سیاسی هەیە بتەوێت نەتەوێت ئەجێندا بارگرانیەکرێ بە ئەجێندا خۆ ڕۆبێرت مەردۆخیشەکە لە هەرە سەرمایه‌دارە زەبەلاحەکانی گیان کە سەرمایە گوزاری لە بواری میدیا کردووە ئەڵێ من پێم وایە میدیا ئەبێت تەسویق بۆ پرۆسێسی تەسویقکردن بە بازارکردنی هەواڵی بڕای پێەیە قسەی لەسەر ڕازگۆیی هەواڵ نییە بێ پرۆسی بە بازارکردنیە لەسەر پرسی فەڵەستین و ئیسرائیل ئەبێت بەرگری لە ئیسرائیل کەین یعنی تۆ تەماشاکە لە ئەمریکا لە وڵاتە زەبەلاحەکانی جیهاندا سەرمایە زەبەلاحە گەورەکانی جیان کە بە ملیارەها دۆلاری سەرمایە گوزاریان کردووە ئەوانە میدیاکانیان پرۆفێشنەڵ نیە گەر بەمانای پرۆفێشنەڵ بوون هەڵی سەنجێنین لە هەرێمی کوردستاندا کاتێک سیاسیەکی دەسەڵاتدار کە ناشەفافێت هەیە لە سەرچاوی داهاتەکە جارێک کەناڵی پرۆفێشنەڵ ئەبێ سەرچاوەکەی دیاریکراو بێ ئەبێ یەکێ لە بە پرسیار ببوورە ڕەنگە بینەر بڵێ بڵێ باشە میدیای پرۆفشنال چییە کە حیزب ناتوانێت دروستی کا و بەچۆنم پێدراوە ئەهلیەکان میدیاجی ترمان بۆ دروستکە ناوی میدیای پرۆفشنال بێ زانکۆ ناتوانێت دروستی کا کە ئێستا ڕەنگە کەناڵەکە من پڕبێ لە دەرچووی زانکۆ ئەزان کێشەکە لەوایە نییە کەناڵی ئەو پڕە لە دەرچووی زانکۆ با کەناڵەکەیەوە 6 پرۆفیسۆری لە بواری ڕاگەاندنی بێ کێشەکە لەمەیان نییە ئەگە دوای قسەمان لەسەر مەسائلی لایەنی بە ئەکادیمی کرد ئەتوانین زیاتر لەسەر مەسەلەی بوەستین بەڵام ئەوەی بۆی گری بدەمەوە بە وەڵامەکەی پێشومەوە کە پەیوەنددارە بە مەسائلی پرۆفێشنەڵ بوون بۆ نمونە لە فەڕەنسا وترێ میدیای پرۆفێشنەڵ یا میدیاکاری پرۆفێشنەڵ چیە بۆ نمونە تۆ میدیاکارێکی لە فەڕەنسا بۆی پێت بوترێ میدیاکارێکی پرۆفێشنەڵ ئەبێ لە کەناڵێکی فەڕەنسیا کار بکەیت ئەبێ بە زمانی فەڕەنسی پەخشکە ئەبێ ژیان و گوزەرانی و معیشەتی تۆ لەسەر و کەناڵە بێ لە هەرێمی کوردستاندا ئەم پێناسەی بۆ پرۆفێشنەڵ بوون تەواو نییە یعنی تۆ لە کەناڵێکی میدیای کوردیا کار بکەیت بە زمانی کوردی پەخش کرێ ژیان و معیشەت لەسەری بێت نامی بە پرۆفێشنەڵ لەبەرەوەی لە وڵاتێکی وەکو فەڕەنسایە میدیا بە ئەجێندای بە سیاسی نەکراوە خۆ کەم و زۆر بۆ نمونە لۆمۆند یا کەناڵێک بەشێک لە کەناڵە ڕاگەیاندنەکان لە فەڕەنسا بەشێکیان دینە تیجاهی لە هەندێک پرۆسێسی ئینتیخاباتەکانە میلیان بەلای هێزێکی سیاسیە ئەبێ داشێنە بۆ قۆناغێکی دیاریکراوە و هەندێک کەم و زۆر توانی ئەجێنداکەی بگری کەم بەڵام لێ ئێمە زۆر بە زەقیمە ڕێگیات و هەندێک کەناڵ کاڵێن ئێمە کەناڵی پرۆفێشنەل لەسەر پرسە نەتەوایەتەکان پرسە نیشتیمانەکان تەماشاکی لە هەندێک کەناڵی حیزبی زۆر بە خراپتر قسەیەکەن ینی کێشەکە لەوە نیە حیزب بکەین بێ کێشەکەوێت تۆ ئیدعای پیشەیی بوون کە ئیدعای سربەخۆیی و بێلایەنیکەی کەچی تەماشاکەی وا دەربکەوێت تۆ دەستگایەکی سیخوڕی یا دەستگایەکی یا کارکتەرێکی سیاسی کە ئەجێنداگەلێکی سیاسی مەترسیداریە ئاڕاستە دەکە یعنی کێشەیە لە هەرێمی کوردستاندا ئەمەیە سیاست بەناشتینکە سێ پرۆسە هەیە لە ناو کاری ڕاگەاندندا کە ئەمە کاری مەترسیدارن ئەم حاڵەتە هەمووی لە ناو جیهانی عەرەبیا هەیە لە خۆرەڵاتی ناوەڕاستا بە گشتی ئەمە هەیە لە وڵاتی چین ئەمە هەیە لە ئێران هەیە لە تورکیا ئەمە هەیە یعنی میدیا لە تورکیا میدیای پرۆفێشنەڵ نادۆزیتەوە تا ڕادەیەکی زۆر یعنی ڕەنگە ئەگەر بە موچەش بگەڕێندێ میدیا بدۆزیتەوە لە ناو ئەنادۆڵ نادۆزیتەوە کە بڵێ میدیایکی پرۆفێشنەڵە کە ئاژانسێکی زەبەلاحی ناوچەیە کێشەکە لە چیە کاتێ سیاست کاریگەریە بێ پرۆسەیەکی پێوتە پرۆسێسی بە سیاسیکردنی میدیا
ئەم پرۆسسی بە سیاسیکردنە لە ناو مەسم لە جەزیرەیە ڕەنگی داوەتەوە لە عەرەبیە هەیە، لە کەناڵەکانی ئیسرائیلەیە، لە کەناڵی میسر، لە ئوردن هەیە، لە سووریا بە ئاشکرا هەیە، لە ئێران لە کەناڵی عالەمەیە، لە هەموو کەناڵ وەک چۆن لە هەرێمی کوردستانیشا هەیە، لە CNN هەیە، لە بەشێکی زۆر لە فۆکس نیوز ئایبینی مەسن زۆر لە کەناڵ لە شەرق لەوسەتا کە بە خۆڕایی دابەشەکرێ ڕۆژنامەیەکی سعودیە کە چاپی لەندەنی یە چاپی هەرێمی کوردستانی بە خۆڕایی دابەشەکرێ ئەجەندای هەیە بۆی بە خۆڕایی دابەشێکرێ. ئەمە پەیوەنددارە بەچێ مەسن پرۆسسێک ئێمە ترسیدارە ناوی بە سیاسیکردنی میدیایە. دوو لایەنی تر هەیە ناوی سیاسەتی میدیاییە یا میدیا و سیاسەتە. سیاسەتی میدیای مە سیاسەتێکی تەندروستمان نییە. یعنی سیاسەتێکی میدیای تەندروست نییە کەوا چوارچێوەیەکی پیشەی لە بنەمای چوارچێوە پیشەیەکانە کاری میدیای ڕێبخات. ئێمە سیاسەتە میدیاییمان نییە لە ناو کۆی کەناڵەکانی ڕاگەاندن کە ئەبێ پاڵپش بێ بە پرینسیپ و بنەماکانی کاری پیشەیی بوون و کاری ئەتیکی ڕۆژنامەنووسین. لایەنی کە میدیا و سیاست یا میدیای سیاسی. میدیای سیاسی لە هەرێمی کوردستاندا بەشی زۆری میدیای سیاسیە. خۆ BBC میدیایکی سیاسیە بەڵام بۆ پرۆفێشنەڵە بێ. لەبەرەوەی سیاسەتی میدیایەکەی سیاسەتێکی میدیای دروستە و بنەما و پێدراوەکانی میدیایکی پرۆفێشنەڵی تایە. یعنی تۆ چۆن ناتوانانی میدیا تا نەبێ بە دەسەڵاتی چوارەم ناتوانێت بێ بە میدیای پرۆفێشنەڵ. یعنی ئەمە درۆیەکی گەورەیە پێمان وابێ لە کوردستانە میدیای پرۆفێشنەڵەیە و پێدراوە بنەڕەتیەکانی دروستبوونی دەسەڵاتی چوارەم ئێدمۆن بێرگ تقریبن نزیک لە کۆتایی سەدەی هەژدەیەمە باسی دەسەڵاتی چوارەمەکە و کاتە بەس میدیای چاپکراوە بووە. ئەڵێ سێ دەسەڵات کۆمەلگا بڕێوە یاسادانان و دادوەری و ڕاپەڕاندن. دەسەڵاتێکی چاودێریەکە ناوی دەسەڵاتی چوارەمە یا هێزی چوارەمە. ئەم دەسەڵاتە چۆن دروستە بێت؟ بۆ نمونە لانی کەم بۆ دروستبوونی دەسەڵاتی چوارەم ئەبێ دەسەڵاتەکان لە یەکتری جاکرێنەوە. ئەبێ قەزا سەربەخۆ بێ، حکوومەت سەربەخۆ بێ، پەرلەمان ئیشی خۆیکە. سەیری هەرێمی کوردستان کە کامیان سەربەخۆیە؟ شتێکمانەیە ناوی پەرلەمان بێ؟ شتێکمان ماوە ناوی حکوومەت بێ؟ کامە قەزا سەربەخۆیەت دەیەها کەیسمانیە لە ناو قەزاکارێک لا نەبووەتەوە کەواتە ئەمە نەک جانەکراونەوە لە یەکتریم دەسەڵاتە بنەڕەتیانە سادەترین وەزیفەی خۆیان ڕاناپەڕێنن. کەواتە درۆیەکی گەورەیە پێمان وابێ دەسەڵاتی چوار خۆمان نەخڵەتێنی. بەس باشە کاک ئەگەر قسەکردن لەسەر چاودێری و کاریگەریەکانی میدیا بێ ئەمە بەمانای دەسەڵاتی چوارەم بێ ئێستا لە هەموو کاتێک میدیا کاریگەرترە. میدیا زۆر ئاسان ناتوانێت لە هەموو کایەکان لە کاریگەری دروستکە و ئێستا هینەکەیە ئاستێکی تێگەشتن هەیە کە تەنانەت ئەو هۆشیاری کە ئێستا هەبێ لە هەرێمی کوردستانە ئەو هۆشیارە هەر میدیا خاوەنێتی و میدیا دروستی کردووە و تەنانەت ئێستا میدیا نەک یعنی مەسەرەن بۆ منە دەتوانێت چاودێری مەسەرەن بۆ منە دەستگاکانی ئێمە بکات بەڵکو هەتا دەخالەت لە کاری شخصی شکات. قسەکە لەسەر ئەمە بێ چاودێریکردن مەسەرەن بۆ منە دلیل بێ لەسەر ئەوەی کە دەسەڵاتی چوارەم بۆ نییە. نانە دەسەڵاتی چوارەم نییە. ئەزانین چ شتێکی لەسەرەوەی دوو نقطە کە تۆ ڕوژاند لەسەرەوەی کە وتی دەخالە لە ژیانی کەسەکانەکە ئەمە یەک ئەوە دواتر ئەگەر ڕێمەسەرێکە لە بیرم نەچێتەوە ئەوەی کە یار کە پەیوەنددارە بە مەسەرەیەکی تۆڵی هۆشیاری دروست کرد لە هەرێمی کوردستاندا میدیا هۆشیاری گشتی دروست نەکردووە. یعنی میدیا نەیتوانی هۆشیارێکی نیشتیمانی دروستکە. هۆشیاری گشتی دروست نەکردووە، هۆشیاری حیزبی دروست کردووە. هۆشیاری ئێوە میدیای ئێوە هۆشیارێک دروستەکە کە پابندبوون مەیلداریان هەبێ بۆ پرۆگرامی کۆمەڵی ئیسلامی. میدیای گۆڕانیش بەم هەمان ئاڕاستە و میدیای پارتی و یەکێتیش بە هەمان ئاڕاست و میدیای حیزبەکانی تریش. یعنی تۆ بە پرسیارەتێک و شارەزاییەکەت هەیە لە بواری میدیایە. ئەم میدیای من کە مەسەلەن بۆ منە خاوەنەکەی بریتیە لە کۆمەڵی ئیسلامی یعنی ناجائیزە ئەگەر مەسەلەن بۆ منە ئەو ئەجەندای هێتی با بڵێن ئەو شێوازی تەسەڕوفی کە ئێوێ مەسەلەن بیکا لە هەرێمی کوردستان تەنانەت ئەو ئایدۆلۆژیایی کە هێتی مەگەر جایز نییە لەم میدیای و ئاڕاستی بکات. ناخۆم ئەم جۆرە ئەم مۆدێلە میدیاییە بە شێوەیەکی تر لە وڵاتی یەکێتی سۆڤێتی جارانە هەبووە کە ئەو کاتە لە سیستمی سۆشیالیستی طبعاً کۆمەڵێک تیۆرە هەن تیۆری دەسەڵاتخوازی تیۆری سۆشیالیستی تیۆری بەرپرسیار لیبرال و دواتر تیۆری بەرپرسیارەتی تیۆری نێودەوڵەتی تیۆری ئیسلامی هەندێشتی کە هەندێک تیۆری سن باسیەکەن کە هەبێ بەڵام چوار تیۆرە گرنگە هەیە لەم تیۆرانەیە بە تەنیا لە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵاتیە کە چوارەمین تیۆرە لە دوای تیۆری لیبرال لەدایکە بێ لە پەنجاک لە نیوەی دووەمی سەدەی ڕابردوودا سەر هەڵەیە کە پەیوەندی بە چیەوەیە کە پەیوەندی بە پرینسیپەکان و چوارچێوەکانی ئیتیکەوەی لە دوای دووەمی جەنگی جیهانیەوە و پەیوەندی بە میدیای زەردەوەیە کە لە بەهۆی میدیای لیبرالەوە لەدایکە بێ. یعنی کۆیە میدیانەی کە تۆ باسیەکەی لە میدیای سۆشیالیستی بە نوعێکی کەیە هەبووە ئەجێندایەکی کراوە بە سیاسی کراوە. یعنی من قسم لەسەر میدیایکی پرۆفێشنەڵ کە ئەجێندای سیاسی نەبێ. تۆ کەیفی خۆتە میدیاکەت هەیە کە میدیاکەی و گزارش لە سیاسەتی حیزب دەکەتانەکە یە منەزانم تێگەم
يعني من تيەکەم کە لەنا کۆی پرسەکانە لەناو میدیا و میدیا حیزبی هەمووی وایە نەکەوە میدیای کارکتەرە سیاسیەکانیش خۆی یەکلا ئاکاتەوە لە هەندێک پرسە نەک ئەوە هەندێک میدیای کارکتەری سیاسی هەیە لەناو حیزبەکەی خۆیان شعور بەخوب نەکات لەناو لە باڵەکانی ترەدات تۆ تەماشاکە لەناو ئێمە میدیاکەی هەندێک میدیا هەیە بۆ تەصفیح حساباتە هەندێک میدیا هەیە بۆ لە پێناو کارکتەرێک سیاسیە دروستە بێ و ئەمانە بە لێشاو دەیەها ملیۆن دۆلار پارەیان تیا سەرفەکرێت کە کەناڵی بێکەڵکن کە بارگرانین بەسەر خەڵکی کوردستانەوە بەشێکی زۆری کەناڵەکان دەبوو ئەم کەناڵانە بەشێکی زۆریان داخرێ و هەڵبەتە ئێمە نابێت بانگەشی داخستنی کەناڵکەین بەڵام من خوازیار بووم بەشێکی زۆری ئەو کەناڵە بێتامانی کە لە کوردستانیان بە دەیەها ملیۆن دۆلاریان تا سەرفەکرێ و کاریگەری خراپیان هەیە بەسەر دۆسی کوردەوە و دۆزی کورد لە هەرێمی کوردستاندا ڕۆحی نیشتیمان پەروەری ڕۆحی هەو نیشتیمانێتی کاریگەری زۆر مەترسیدار و خراپیان هەیە پێویستە کام کەناڵ یا ئەجەندا گەلێک جێبەجێکن کە بە هەڕەشەیەکە بینم بۆ سەر پرسە نیشتیمانیەکانمان پێویستم کەناڵانە احتیجازکەنە بێ داخرێن سەرڕای ئەو پارە بێشومارەی پێکەنینم دێت کاتێ پێشکەشکارێکی ڕێکلامێکە کە ئەمە سەکۆی هەمومانە ئەمە گەمەدرۆیەکی گەورەیە میدیای کارکتەرە سیاسیەکان سەکۆی هەمومان نییە میدیای حیزب سەکۆی هەمووان نییە میدیای نوخبەیەکی سەرمایه‌دارێک کە ئەجەنداگەلێکی بێت کە نزیک بێ لە نوخبە کەناڵ نییە لە کوردستانە سەکۆی هەمووان بێت ئەوە درۆیەکی گەورەیە یعنی خۆمان نەخڵەتێنین جاکە کەناڵێک کە بوو بە سەکۆی هەمووان اینجا بێ بە کەناڵێکە بەشێکە لە دروستکردنی ڕای گشتی و دەستێ بەشێکە لە هێزی فشار و بەشێکە لە دروستکردنی هۆشیاری گشتی و ئەبێ بڵین زمینەکانی ئاسۆکانی دەرکەوتنی دەسەڵاتی چوارم لەدایک بۆ میدیا بەسەوە نییە کە هێزی فشار بێ ڕای گشتی دروستکە میدیا ئەبێ کە ئەبێ دیالۆجی نیشتیمانی دروستکە ئەبێ جێی دەنگە جیاوازەکانی تیا بێتەوە ئەبێ میدیایەک بێ ڕەشایی بەرپرسیارەتی کە ئەو پرینسیپە بنەڕەتیانی کە لە ئیتیکا فێرمانەکە بۆ نمونە لە پرینسیپ بەڕەتیەکانە ئەڵێ لەناو تۆی پیشەی بین ئەبێ ڕەچاوی سەربەخۆیەکەی چ کەناڵێ لە کوردستان سەربەخۆیە بێلایەن بی کامیان بێلایەنە ئەبێ ڕەچاوی دیقەتکەی نۆرسکلیف دەیان ساڵەمەوە بەر قسەی لەسەر دیقەت کردووە کە ئەبێ لە میدیا ڕەچاوکە کامیان ڕەچاوی دیقەت لایەنگیری نەکردن ڕۆنەچوون بە نەو پرسە ژیانی تایبەتیە پاراستنی ژیانی تایبەتی کەسەکان تۆ باس لەوە کە هەندێک میدیا ژیانی تایبەتی ئەو گەورەترین بێ حورمەتیەکە قسە لەسەر بچینە بابەتی ئیتیک شتێک هەیە لە بواری ڕاگەاندنا پێگوترێ مۆڕاڵ یاخۆت بە ئیتیک یاخۆت ئەوەی پێگوترێ میساقی شەرەف باشە ئەمە چ ڕۆڵێک لە ژیانی میدیایە جێڕن هەم بۆ وەکو دەستگا هەم بۆ ئەو کارکتەرانی کە ئەو کارکتەرە میدیایانێک کە لەناو کەناڵەکە کارەکەن و لە دۆخی بێ ئیتیچیە ئەمە مەسەن توش ئەچینە کوێ گەینە کوێ بەڵێ ئەزانین چ شتێک هەیە طبعاً ئەبوکرات یەکێک بوو لە فەیلسوفەکان بەر لە سەردەمی گریکی دێرینە مەسەڵەن سوێندەی ئەبوکراتەیە کە لە پزیشکەکان کاتێکە بێ بە پزیشک پێویستە سوێندی ئەبوکرات بخۆی لەبەرەوەی ئەخلاقیاتێکەیە لە بواری کاری پزیشکیە مەسلەی بێ ژیانی کەسەکان زۆر گرنگە نهێنی نەخۆشی کەسەکانە بێ بپارێزیە ئەمە بەشێکە لە ئەخلاقیاتی پزیشکی هەتا دوایی ئەمەین لە کاری پارێزەریە ئەخلاقیاتی خۆی هەیە کاری پەرلەمانتاری ئەخلاقیاتی خۆی هەیە کاری ئەندازیاری ئەخلاقیاتی خۆی بێ ڕاستگۆبی نابێ پردێکم بۆ دروستکەی دزی تیا بکەی بۆی نییە نەڕوخێ بەسەر خەڵکە یعنی لە کۆی پیشە جێجەکانە ئەخلاقیاتی هەیە کە ئەخلاق نەمای تەرقیمەتی نامێنێت کاری میدیایش ئەخلاقی خۆی هەیە ئەگەر تۆ دای بماڵی لە ئەخلاقەکانی پرینسیپە ئەخلاقیەکان یاواتە پرینسیپە ئێتیکیەکان کەواتە نییە قیمەتێک نامێن تۆ بەهایەک نامێنێت تۆ بە کاری ڕۆژنامەنووسی یعنی چۆن بەشێک لە گرنگەکانی ئێتیک نامێ میدیا بە ئەجێندا بە سیاسی بکرێ لەبەری پرینسیپی ئێتیک فێرمانەکات ئەبێ میدیا بێلایەن بێت ئەبێ ڕاستگۆ بێت ئەبێ بابەتی بێت ئەبێ ڕەچاوی بەرپرسیارەتی کە ئەبێ دادوەر بێت ئەبێ بارگرانی نەکرێ بە ئەجێنداگەلێت یەکوێوانە لە میدیای کوردستانە نییە یعنی لە کۆی ئەگەر ئێستا دەم پرینسیپی بنەڕەتی ئێتێکی میدیایت بۆ بژمێرم یەک کەناڵ لە کوردستانە دەرناچێت گەلانی کەم شەشی پێشێن نەکردبێت ئەمە وەزئی میدیای کوردیە لە کوردستاندا کێشەکەی کات تۆ تەماشای کە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی خۆ دوو کۆمەلگای دەوڵەتی و کۆمەلگای مەدەنی کە نوێنەرایەتی هاوڵاتیانە و نیشتیمانیانەکە بەرامبەر بە دەوڵەت ئەبێم ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی میشە لە سەنگەری نیشتیمانیان نابن بۆ هێزی فشار بن تووسێک ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بەشێ بووە لە دەسەڵات یان نوخبەی دەسەڵات یعنی کۆی کایەکانی ئێمە بە سیاسی کراوە یای تۆ تەماشاکە ئێتیک وەکو چۆن ئێتێکی ڕۆژنامەنووسی پێشێ لەکرێ غایبە و بەکاڵی جێبەجێکرێ لە کۆی کایەکانی تریش بەداخەوەم حاڵەتانە هەیە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە بارێکی زۆر ناتەن دروستە بۆ کاری میدیای قسە لەسەر کۆی کایەکانی کەکەی ڕەنگە جۆرێ لە بێزاری و ڕژبینی دامانەگرێ بەداخەوە ئێمە لە 25 ساڵی ڕابردوودا چیمان بنیاد ناوە
یعنی یا ئیرادەیەکە بوو بۆ چاکردن یا خەڵکانی خوێندەوار و خەڵکی بە پلاندا ڕێژەرمان هەیە لە کوردستانە هەمانە و خەڵکیان ئایا گوێ لێ گیرێ کێشەکە نێت تۆ لە میدیای قسەیەکەی 2000 قسە بکە کە وەکوێ بە هەوایە ڕواگە گوێ لێ نەگرن بەشێکی گرنگی ئاجاکات پێون بەشێکی گرنگی میدیا بۆی ببێ بە هێزی فشار بۆی ڕایگەشتی دروستکە بۆی بڵێ میدیای دەسەڵای چوارەمە بێ گوێ لێ بگیرێ خۆ بەشێکە میدیا دەسەڵای چوارەمە دەسەڵاتی هین ئەبێ سیستمێک چوارچەوەیەکە بێ دەسەڵات ناچار بێ گوێ لێ بگرێ ی دەسەڵات گوێ لێ ناگرێ یە قسەکە دوو کوێ بە هەوایە کاڕ مەمجگە لەوەی کە دەسەڵات گوێ ناگرێت ئێستا وەڕزێکی تر هەیە لای بینەر لای بیسەر ئەزانی ئەو لەحزەی کە لە میدیا دوورە ئەو لەحزەی کە لە بەردەمی تەلەڤیزۆن نییە ئەو لەحزەی کە لە ماشێنەکە مەسەرم بۆن منە گوێ لە ڕادیۆ ناگرێت هەستی ئاسوودەیی زۆرترە وەک لەوەی کە لە بەردەمی میدیا هەیە یعنی ئەم دۆخە دۆخێکی ئاساییە کە مەسەرم بۆن من ئەم جۆرە لە وەڕزی لەم ساتەوە ختەیە ڕووکردوتە ئەزانی من طبعا تا سەرێسقان بەرگری لە هاو پیشەکان مەکەم ڕۆژنامە نووسەکان لە هەر کەناڵێکا بێت گوێم لەوە نییە لە کەناڵی سین ساڵ لە چ کەناڵێکە ئەو پیشەمانن ڕۆژێ لە ڕۆژان ڕوبەڕووی ڕخنە یان ڕوبەڕی هەڕەشەیەک ببنەوە پێویستە بەرگریان لێ بکەین ئەمە بە پرسیارەتیی ئەخلاقی و پیشەیەکە بێ بکەین بەڵام هەندی ڕاستی هەیە بێ پێی لێ برین یعنیکە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا بەشی هەرە زۆری دامەزراوە میدیاکاری ئێمە بە میدیاکاری نەخوێندەوار بەڕێوە برێ بە میدیاکارێک بە میدیاکاری بوودەڵە بەڕێوە برێ بە میدیاکار گەلێ بەڕێوە برێ کە چوارچێوەیەک چوار وەرەقی چوار ڕێدرێتی ترمانە بە جێبەجێکە یا عقلیەتی ئێون یانی تۆ سەری کە ڕۆژنامە نووسێکی بەناوبانگی میسڵێ پرسیارێکی جوانەکە لەسەر ڕۆژنامە نووسڵێ پرسیارکەری باش ڕۆژنامە نووسی باشە ئارسەر میلەر لێ گەر پرۆفیسۆرێت قدرەتی پرسیاری نەبوو ڕۆشنبیر نییە مناڵێک پرسیار توانی پرسیارکار ڕۆشنبیرە چەنە پرسیار هەیە لە ناو میدیای کوردیە پێشکەشکارانی ئێمە لەکوێی پرسیارکردنان یای من تەماشاکەم زۆر جاروبار کە تەماشای چاوپێکەوتنە ڕۆژنامە نووسەکانەکەم ئەوانەی کە پێیان نەوترێت پێیان گەورە پەیامنێر گەورە ڕۆژنامە نووس دازلاوە بێمانایانە بەسەر خۆیانە دابەشەکەن جارێ سیاسی بۆی نییە گەورە پەیامنێر دیاریکە سیاسی چی نەخوێندەوار بۆی نییە تۆ بڵێت تۆ گەورە پێشکەشکاری تۆ ڕۆژنامە نووسێکی باشی پێم سەیرن دێکەناڵ ڕیکلامەکەن فاصلی ئەکسپۆرتێکەکەن تەماشاکەن فڵان بەرپرسی باڵا لێ کەناڵەکەیەوە زۆر وین بەوە گاڵتە جار گەر تێبگەی ئەم سیاسی لە بەروێ زانێ خزمەتی ئەجێندای ئەمە کاوەیە ئەمەیە ناپیشەی بوونی تۆ کە دەرەکەوێ ئەبێ چوار ڕۆژنامە نووسی گەورە بە تۆ بڵێەوەیە ئەبێ ئایدن وایت مەسەلەن بێ متابعی کەناڵەکەت کا ڕۆژنامە نووسێکی گەورەی کە سەرۆکی فدراسیۆنی نەوەدڵەتی ڕۆژنامەنووسان بوو پێشتر و دەیا ڕۆژنامە نووسیکە گەر کەناڵێ ناویکی درەوشاوی ڕۆژنامەگەری کوردی یا جیهانی یا ناوچەی بە تۆ بڵێ کەناڵێکی ئەوەی کەناڵێکی پرۆفێشنی نەک سیاسیەگەوەیە شتێکی کە پەیوەدارە بێت لە لای ئێمە لە هەرێمی کوردستاندا کەچیە لەناو ئەم هاوپیشانی ئێمە وەکوتم بەشێکی زۆریان بە خەڵکانی نەخوێندەوە خەڵکانی تێنەگەیشتن لە پرینسیپەکانی کاری ڕۆژنامە نووسی و بێسەروبەریەک هەیە ماستەریە لە ڕاگەیاندنا لە چوارچێوە بنەڕەتیەکانی کاری ڕۆژنامە نووسی دیسان بکەمەوە بە پرسیار کەمە باس لە خوێنەواریەکەیت هەڵبەتە من نەزانم بەبانە زۆر معنەوی و بەبانە هینەکەی بەڵام قسەکردن لێرە لەسەر ئەمەیە ئێمە وەکو وتمان لە ئێستا جاران ئەگەر جاران قسە لەسەرەوە هەبوایە کە میدیای ئێمە خاڵیە لە خەڵکی با بڵێن ئەکادیمی بەڵام ئەکادیمیای ئێمە خۆت بڵێن زانکۆی ئێمە ئەوە لەشکرێک لە ڕۆژنامە نووسی بۆ پێگەیاندوین و خستوێتە ناو میدیاکانیشەوە تاکە میدیای ئێمە ڕاست نابێتەوە ئەزانین چ شتێکەیە خۆ ئەوانەی ئەکادیمیەکانی ئێمە خۆ لە زانکۆی کام بەرز دکتۆریان نەیە ناوەتەوە لە زانکۆیەکی لەم زانکۆیانی خۆمان هێنایەتەوە کە زاینەوەنج بە سیاسی کراون بە واستە و مەکتەب سیاسیەک ئەمیدەی کودیەکە داهێنێت سەرۆک بەشەکان داهێنێن ئێمە لە ڕەنگە خەڵکی زۆر بەشێکیان خەڵکی زۆر بێمستەوا بن ینی کێشەکەی دەست کراوەتە ناو زانکۆشەوە زانکۆی وڵاتی ئێمە کایی پەروەردەی و معریفی لە وڵاتی ئێمەشا کاریگەری خراپی بەسەر کایەکی زۆر خراپ پێم وایە زانکۆکانی ئێمە زۆر نەخوێندەوارێکی زۆر لە ناو زانکۆی ئێمەیە بە تایبەتی قسەم لەسەر بواری ڕاگەاندنە بەشێکی زۆری و مامۆستاکان کە دکتۆرایان هەیە یا ماستەریان هەیە هاوڕێ من بەڵام ڕەنگە نیگەران بن بەم قسەیە بەس من ئەمە ڕاستیەکە بێ بڵین یعنی من بۆ بکەم لە بەرەوەی فلان و فیسار مامۆستا دکتۆرای و هاوڕێمە قسەی ڕاستی نەڵێن بۆ هاونیشتیمانیەکانمان کایەی بواری ڕاگەیاندن بەشەکانی ڕاگەیاندن لە کوردستاندا هەم میتۆدی خوێندنیان بێسەروبەرە میتۆدێکی خوێندنی زۆر خراپیان هەیە بێسەروبەرە بە میزاجی مامۆستای نەخوێندەوارە ڕابەڕێوە بە لێشاوە گەر تەقیمێکی وردی زانستی بکەی ئەو میتۆدانە بێ فرێدەیت ئەوە یەک دوو بەشێکی زۆری مامۆستاکانی مەداتاشۆی لێ بکەیت و ناتوانێت نییە 20 دقیقە دەرش بڵێتەوە
کارەساتە تۆ دکتۆرا دەبێ ناتوانانی ئەمە بڵێتەوەی خۆزانم داتاشۆ سیستمێکی پێشکەوتووە لە وڵاتانە پەنابرێتە بەر بەس نەک تۆ داتاشایکم شوێکم بۆ دانیت و بەڕستە بۆ بخێنیتەوە ئەمە بەشێکی کەیان پەیوەندیانە کۆی ئەو ماستەر و دکتۆرانیانە کامیان بۆ جوور ئەدناکەن چاپیکەن چەند ماستەر و دکتۆرا لە ناو کتێبخانی کوردیا هەیە ئەو هەموو ماستەر و دکتۆرایمان هەیە لە بواری ڕاگەاندنە جوور ئەدناکەن بۆ چاپیکەن یا کە چاپیەکە من هەرێکیانە بینی و لەسەر نووسی و لەسەر بەشێکیان کارەساتە ماڵوێرانێکی زۆر هەیە لە ناوانە کو نەیانزانێ سەرچاوە ڕیسکن سەرچاوە نازان ڕیسکن ناوی نووسەرەکەوێتە پێش ناوی کتێب سەرچاوەکە یاڵێ لاپەڕە نانووسێ لە ناوسەر یای من ئەم قسانەیەکەم چەندین ئەتروحی دکتۆرا و ڕسالی ماسترم لە بەردەست هەیە لە ناو کتێبخانەکەما هەیە کە چ کارەساتێکە هێلین یعنی کۆی کای بواری ئێمە لە ناو زانکۆکانی ئێمە ئەو یەکێکە بە کەلۆرێ زێنێتەوە لە بواری ڕاگەاندن یا ماستەر یا دکتۆرا ئەمە ناکە شتێک هەیە لە کاری ڕۆژنامەنووسیە هەستە ئێحساسە سەلیقەیە وردبینیە گەڕانە بۆن قدرەتی بۆنی هەواڵە یعنی ئەگەر توی ڕۆژنامەنووس بی بەڵام خۆ مناڵم هەموو ئەمسایکی زانکۆ بێ ڕۆژنامەنووس بێ بەڵام خۆ بێ بای ئەوەندە معریفەی هەبێ بنەمای زانستی و چوارچێوەکان زان ڕاهێنەرێکی باش بێ بۆی بتوانێت مەشقێکی باش بکە بە فێرخوازەکانی زمینە سازیان بۆ بکە هەم بۆی بێ بە مامۆستایەکی باش یاخود بێ بە میدیاکارێکی باش لە کەناڵەکە زۆر بوونەوانی من لە دامەزراوە میدیاکانە کە ئیشم لەگەڵا کردوون یا پێکەوە بووین یا ڕەنگە لە قۆناغان بەرپرسیارەتیم هەبوو بێ لەگەڵیانە تەماشاکەم نییە بە کەلۆروسیانە بۆ نەیانزانی هەواڵێ دابڕێژن تا ئێستاکە یەک میدیای کوردی نازانی هەواڵ دابڕێژێ ئەم ڕستەیەش ئەڵەم بەرپرسیارم لەم ڕستەیە قاڵبێکەیە ناوی قاڵبی هەرێمی هەڵگەڕاوەیە ئەسۆشێتت پرێس بە ڕۆژنامەنووسەکانی ئەڵێ هەواڵێکم بەرێ هەژدە پیت بێ وشە بێت ئەبێ هەژدە وشە بێ وەڵامی 6 پرسیاری هەواڵ بدەیتەوە لە دەستپێک واتە لیدا ئەبێ وەڵامی 5 پرسیارم بدەیتەوە بێزگە لە چۆن کابێ لە جسمی لە لاشەی هەواڵەکە بدە تەواوی وەڵام دەیتەوە هەژدە پی وشە میدیای کوردی هیچ هەواڵێکی لە 50 وشە تێ ناپەڕێ بێسەروبەریە ئەڵێ مژدە نییە لە هەواڵ و ناونیشانە مژدە بۆ خەڵکی کوردستان ئەلە موچێدا بەشەکری ئەڵێ گەر موچێ مانگی چوار تەواو بوو دەست بە موچێ یەکەمیان موچێ نیە لەتە موچەیە هی مانگی چوارە ئێشتاوانە نەدراوە ئەوەندە نادیقەت ئەوەندە بێسەروبەری هەیە لە ناو میدیا قەیزی لە یەکەیتەوە بە تایبەتی سایتی ئەلکترۆنی کوردی بەداخەوە من زۆر جانیە من ئێستا لەو کەسانم کە کەمترین جار سەیری تەلەڤیزیۆنی کوردی یەکەم کەمترین جار سەیری تەلەڤیزیۆنی کوردی یەکەم لەبەرەوەی دڵمەگیرێ پەستە بم ناتوانم هید ناکەم کە میوانێکی زۆر ڕزاگرانە لە کوردستانە خۆی تەلەڤیزیۆن بە گشتی لە خۆراوەشە خەریکە بێتە میوانێکی ڕزاگران لە کوردستانە هەر بێتامی کردووە خەڵکی نەخۆش خستووە ژیانی تایبەتی کچێک ئەڵێ لە ماڵ چۆتە دەرەوە ڕسمەکەی بڵاوە کاتەوە ئەوە نەک پێشێکردنی ئەخلاقیە ئەوە نازانم بێ ناوی قورستری بێ بنێم ڕۆژنامەنووسم کەناڵە میدیامانەکەن لە کوردستاندا زۆر بێحورمەتیەک لێ بەرامبەر بە هاونیشتیمانیان میدیای کوردی وە کار گەلێکن کە من بەشێکم ڕوون کردەوە کای زانستیش لە وڵاتی ئێمە یامانیان ڕوو نەکردوێتەوە یعنی هەیە مامۆستا هەیە مامۆستا ئێتێکی ڕۆژنامەنووسیە لە ستونێکە پێشەکاری ئێتیچیەکە مامۆستا هەیە مامۆستای ژانرەکانی ڕۆژنامەنووسیە دڵنیاتەکەم نازانێت راپۆرتێ بکات یخۆ تۆ ئەمە پەیوەندی بە چ شتێکەوەیە بەشی زۆری لە بواری ئێمە بەشێکی ڕۆژنامەنووسی بەشێکی تیۆریە بەشێکی پراکتیکیە بەشێکی زانستە بەشێکی هونەرە بەشێکی ئەحساسە هەستی یعنی قدرەتی بۆنی هەواڵت نەبێ من لای تۆ دانیشم تۆڵی بۆ نمونە دانیشی ئەڵێ وەڵا مامۆستا عەلی باپیر تێبینی هەبووە لەسەرەوەی وەزیری کشتوکاڵ ئەمە خەبەرە ئەبێ بۆنی ئەمەیەکەی بێ مەسەلەی خەبەرە کەشف بکەی ئەمە یعنی تۆ ڕەنگە مەلای کەسێکی احتیاجی بڵێ ئەڵێ ڕاستەکەی زانیەوە چۆن زۆری نییە پرسیار ڕۆژنامەنووسەوەیە کە بێ بەردەوام پرسیاری هەبێت لای ئێمە پرسیارانە غایبە یعنی تۆ تەماشاکە من شتێکت پێم ئەتەکێتی دانیشتن نازانێت پێشکەشکاری کورد لە ناو تەلەڤیزیۆنی کوردی ئەتەکێتی دانیشتن نازانێت یعنی بۆ نمونە لە چاوپێکەوتنی ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنیە یەکێک لە پرینسیپەکانی ئیتی من سێ پرۆفیسۆر دەرسی پێوتم لە وڵاتی لوبنان دوانیان دکتۆرایان لە زانکۆی سۆربۆن هێناوەتەوە لوبنانی دکتۆر ئەحمەد زەینەدین و دکتۆر ڕاغب جابر لەگەڵ دکتۆر عیماد بەشیر لە بریتانیا لە کامبرج دکتۆرایان هاتەوە کتێبێکیان هەیە بە ناوی چاوپێکەوتن و بە دوواداچوو من کاتی خۆی وەرم جێڕاک تەچاکرا لە بەشێکی ئەڵێ چاوپێکەوتنی خراپ چۆن نەکەیت ئەڵێ گەر چاوپێکەوتنی خراپکەی ئەبێ ڕێزی میوانەکەت نەگری ئەبێت تۆ قاچ لەسەر قاچ درێژکەی تۆمانە ئەبێت دەست زۆر بجوڵێنی مەساحەیە و ڕێز لە مەساحەیەوە نەگری چەند پێشکەشکارمان هەیە لە هەرێمی کوردستاندا مەساحەی میوانەکەی داگیرەکە ڕێزی ناگری قاچ لەسەر قاچ دانیشێ بەدەنگی بەرز قسێکە کاتەکەی ئەکوژێ قسە زۆرەکە یاڵە تۆ گەر پێشکەشکاری بێ پرسیاری کورد بێ
مثلا يعني ئەگەر لە کۆی ژانرە جیاجیەکان وردی کەیتەوە لە هەرێمی کوردستاندا و من بەگشتی قسم لێ بۆ نمونە لە ناو هەواڵە ڕەنگە دەیان خەلەلی بدۆزینەوە لە ناو راپۆرتەکانمانە لە ناو گرتنی کامێرە مایکە لە ناو کۆی وردی کەینەوە هەمووی خەلەلە پێم سەیرە هەندێک کەناڵ و شوێن هەیە ئەڵێنێمە خولی ڕاهێنانەکەینەوە خەڵکانێکەکەنە بێمانە خولیان بخرێنە خولەوە خەڵکانێکەکەن دەرسەڵێنەوە ئەوەندە چاوقایی من پێویستەکە دەرسی پێ بڵێیتەوە فێریکەی کە نازانێ هەواڵ بخوێنێتەوە فێریکەی نازانێ پرسیار بکە لەم هەرێمی کوردستانە چاوقایمیەکی خراپەیە بۆ کاری ڕۆژنامە نووسیولین وەکو چۆن لە کایەکانی تریشە ئەم چاوقایمی هەیە بە پرسیارێکی تر دیسان لەسەر ئیتیک بکەمەوە ئەوش ئەوەیە کە ئایا شتێک هەیە بەمانای ئیتیکێکی ستاندارد کە ڕۆژنامەنووس مەسەلەن بۆن منە لە یەک ئاستا بینێ و لە یەک ئاستا مەسەلەن بۆن منە ئاڕاستاکات چونکە قسەکردنیش دیسان لەسەر ئیتیک ڕەنگە لێرە ئیتیک بە جۆرێک مامەڵە بکرێەوە لە شوێنێککە جۆرێکی تر مامەڵە بکرێ یان ئێمە زۆر جار ڕێگایە بۆ ئەوەی کە ڕۆژنامەنووسیش مەسەلەن بۆن منە پێشەلکاری ئیتیک بکە بەڵام شتێکی ستانداردمانەیە ناوی ئیتیکی ڕۆژنامەنووسی بێ کە بۆ منیشی ڕۆژنامەنووس لێرەوە بۆ ئەوەیەکی ڕۆژنامەنووس لە بەریتانیا بۆ یەکی لە وڵاتێکی تر وەکو یەک بێت پرسیارەکەت زۆر جوانە زین چ شتێکەیە پەیوەندی بەوەیە کە تۆ لە هەرێمی بۆ نمونە هەندێک پرینسیپی بنەڕەتی هەن تۆ لە مۆزەمبیقبی یا لە کەنەدابی یاخود لە ئەڵمانیابی یا لە هەرێمی کوردستان بیت ئەبێ پێوەی پابندبی مەسەن ڕازگۆی بابەتی بوون بێلایانی دادوەری کۆمەڵە پرینسیپی بنەڕەتیان وەکو چۆن لە میساق لە چوارچێوەی سوێندی چوارچێوەی ئێتیکی ڕۆژنامەنووسی سەرنووسری ڕۆژنامە ڕۆژانەکانی ئەمریکا شش پرینسیپی بنەڕەتیە بە ناوی ئێتیکی ڕۆژنامەنووسی ئەخلاقی ڕۆژنامەنووسی کە من چاپم وەرم ژێڕاوە کتێبەکە ساڵی 2023 چابوو بە جوانی ئەمانەی ڕوون کردوێتەوە کە چییە یعنی کۆمەڵە پرینسیپی بنەڕەتیە بەڵام هەندێک پرینسیپی تری کە وردی یەکەیتەوە هەندێک پرینسیپی ترەیە بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا ئەبێ مەسەلەی پرسە هەندێک پرسی نەتەوەیی ئەبێ ڕەچاوکەی بە هێندی وەربگریت بۆ نمونە لە ناو ئەخلاقی ڕۆژنامەنووسیە شتێک کە هەستی سەرەری هەیە بۆ هەستی نەتەوەیی یا پرسی لایەنی نەتەوەیی ئەبێ بە هێندی وەرگریت بەڵام لە وڵاتێکی وەکو ئەمریکادا وڵاتی نەتەوە نییە وڵات دەوڵەتی نەتەوەیی نییە یانی تۆ تەماشا ئەگۆڕێکە و زەبەلەحترین وڵاتە لە ڕووی میدیایی و وەکو چۆن لە کایەکانی تریشاوایە مەبەستم چ شتێک هەیە هەندێک پرس هەیە لە ئەوەی کە لە لای تۆ بێ بە خەمی ڕۆژنامەنووسی و بەشێکە بێت لە ئەخلاقی کای ڕۆژنامەنووسی ڕەنگە لە فەڕەنسا نەبێت و مەسەلەی ئەوەیە هەندێک پاراستنی هەندێک ڕۆنەچوون بۆ هەندێک ژیانی تایبەتی مەسەلەن بۆ نمونە هەر لە ناو هەرێمی کوردستاندا دابوونەریت کە باسەکرێ دابوونەریت ئەکرێ بۆ نمونە لە شوێنێکی وەکو بۆ نمونە لە بوقعەیەکی داریکراوە لە قەڵاتزێ جیاواز بێ لە ڕامیە لە هەندێک شتا وەکو چۆن یا لە کۆیە یا لە زاخۆ لە هەندێک شتا لە وردەکاریە قسەکەم جاوێ لە ناو وردەکاریشە لە ئەخلاقی ڕۆژنامەنووسی بۆ نمونە یونایتد پرێس ئینتەرنەشنەڵ ئەڵێ ئێمە ڕێنمایی ڕۆژنامەنووسەکانمانەکەین لە ئێتێکی ڕۆژنامەنووسیمانە ئەگەر یەکێک داوەتی چا خواردنەوەیکی کردی قاوە خواردنەوەیەک ئەڵێ بە خۆشحاڵیەوە من قاوەکەم قوبوڵە بەس من پاری قاوەکە خۆمە یەمی خۆم ئەمە بەشێک بۆ لە ئەخلاقیان یانی تۆ نابێ ڕەشوە وەرگری نابێ هیچ شتێ وەرگری بە شتێ بە خۆڕایی وەرگری ڕۆژنامەنووس نابێ شتێ بە خۆڕایی وەرگرێ ئەمە مەسەلەن کەینە لە لای ئێمە خەڵگە چێ مقابلی سەرۆکی شارەوانیە کە دوای عریزەیەکی هاتە جەنابی سەرۆک من قەدرم لێکراوە عەرزەیەکم بەرێ ئەمە بێسەروبەری سیاسەتکردنە لە کوردستانە جا من مەبەستم چیە سیستم نییە مادام سیستم نەبێ هەموو کایەکان وا بێ سەروبەرە بێ سیستمت نییە لە کوردستاندا بەما و ئیرادەیەکیش دێ بۆ دروستکردنی سیستم و وەکو چۆن سیستمی ڕاگەیاندنیش نیە لە کوردستان دۆخێک هەیە لەناو ئەم دۆخەیە ڕۆژنامەنووس خۆی بە پاکیزە ئازانێ و باوەڕی وایە ئەبێ هەمیشە دەرگاکان لە بەردەمیا کراوە بن و دەست بەرە بۆ هەموو شتێک و چونکە پێی وایە کۆمەلگا منەتباری ئەوە لەبەرەوەی ئەو زانیاریە بەخشێ ئەم غورورە ئەم غوروری پاکیزەیە غورورێکی ئاساییە نەخێرە زین چ شتێکەیە ڕۆژنامەنووس خۆ ئەڵێ یعنی دەسەڵاتدار سەرۆک ئەبێ خزمەتکاری میلەت بێ پەرلەمانتار بێ خزمەتکاری میلەت بێ بۆی لە خۆراوە وایە بەڵام میلەت غەڵەتی لێ قوبوڵ ناکات کۆمەلگای هۆشیارت هەیە بەڵام لای ئێمە ئەمە کێشانە پێچوانە بووتەوە ڕۆژنامەنووس دەبێ لوت بەرز بێ ڕۆژنامەنووس دەبێ خۆی لەبێ ڕۆژنامەنووس چی هەویەکە ئەچێ بۆ نەخۆشخانەیەک سەردانی خزمێکێکە هەویەکە دەرەکە من ڕۆژنامەنووسم تۆ بۆ لای نەخۆشەکە قزمت دەچی بۆ کای ڕۆژنامەنووسی ناچی ئەڵێ لە ڕووی ئێتیکەوە ئەگەر چی بۆ شوێنێک پەیوەند ئەو ئیشت پەیوەندی بەکای ڕۆژنامەنووسی نەبوو ناوێت ناسنامەکە دەرکەی مەسەلە نەمەکەین ڕۆژنامەنووسی ئێمە دامەزراوەکەی نییە خزمەتی ئەجێندای کەناڵێکی دەستگای سێخوڕیەکە ناوی میدیای ئەهلیشە
خۆ لە هەرێمی کوردستاندا ئەمانە چیە پەیوەندی بە چ شتێک لە هەرێمی کوردستان جگەر لە لووتبەرسیەکەیان جاخۆ لووتبەرزی بۆ خۆی بەشێکە لە پسپۆرانی بواری سایکۆلۆژی پێبانەڵێن لووتبەرزی جۆرێک لە نەخۆشیە گری دەرونی تێ بۆ بەشێک لە ئیتیک لای ئێمە ئیتیک نییە نەخێرە ئەو خۆی واتێگا بە ڕوانینی ئەوان لە بەرنامەکە تۆ نای ڕوانگەی و لە ڕوانگەی سەقەتی ئەوانەوە وایە بیانی بەڵام چ شتێکی بەڵام لە ڕوانگەی زانستیەوە پسپۆرانی ئەگە بڕێنەوە بۆ لای هەموو پسپۆرانی بڕۆ بۆ لای پافلۆف و فرۆید و زۆر لە پسپۆرە گەورەکانی دنیا کە لە بواری دەروونناسیینەکەی ئەمانە نەخۆشن یعنی نەخۆشیەکی گەورە هەیە لە ناو کایەکانی ئێمە ئەم نەخۆشی پەتای نەخۆشی وەکو چۆن سیاسەتی گرتووەتەوە وەکو چۆن کارگەڕی گرتووەتەوە وەکو چۆن ئابووری گرتووەتەوە هیچ شتێک تەندروست نییە لە وڵاتێمە گەشەکردنی دەوڵەمەند بوون بە حاڵەتێکی تەندروست سەحی ناڕابەڕێوە یعنی هیچ شتێک بە سەحی بوونت بە سەرۆکی دەوڵەت بە سەحی نییە بە سوفەیە لە وڵاتی ئەم بە سوفەیە بیتە وەزیر بە ڕێکەوت ئەبی بە لە خزمی فڵانی ئەبی بەشت هەموو شتێ ڕێکەوتە لە وڵاتی ئێمە دەوڵەتی دامەزراویمان نییە ڕێکخراوت نییە کارکتەری بۆ دروستکە من ساڵی 2012 لە وڵاتی ئەڵمانیا لە ئەمنستی ئینتەرناشنال سیمینارێکمە بوو ئەو کچەی جێگری سەرۆکی ئەمنستی ئینتەرناشناڵی ئەڵمانیا نزیکەی 21 ساڵە تەمەنی جێگری سەرۆکی ئەمنستی ئینتەرناشناڵە ئەمە زمینە سازیەک خۆ ئەنگێلا مێرکل بەگاڵتەنەوە بە ئەنگێلا مێرکل کۆندالیزا ڕایس لە ئەمریکا مادنی ئۆڵبرای بەگاڵتە نابێ تاچەر بەگاڵتە نابێ بە تاچەر لە بریتانیا ئەمانە زمینە سازیە کرێ کارکتەرەکانی ئێمە لەناو چۆن لە کای سیاسەتە بەڕێکەوت دەبی بە شتی گەورە لە ناو کای ڕۆژنامەسیژە بە ئەڵێ ڕەشەبایەنایەتی بەم شێوەیە بیت کایەکانی ئێمە سیستم نییە لە کۆی کایەکانە دامەزراوەیەک نییە لە بێژنگێ بدا لە فلترێ بدا ببوورە لەوانەیە کاتم زۆر کەماوێ و ئەگەر بەحاول نەکەم پرسیارەکانی ترم پێ ناگرێت بەگو پرسیارم ماوە با قسە لەسەر سەرچاوی نادیار بکەین ئێستا زۆر بەکارهێنێت تا ئەم لە حسێش دروستکردنی سەرچاوی نادیار سەرچاوی کە نێویست ناوی خۆی ئاشکرا کرد سەرچاوی کە مەسەلەن بۆ پێی باش نەبوو کە ناوی خۆی ئاشکرا بکە یا مەسەلەن بۆ فڵان دەستگا زانیوێتی کە ئاوا یعنی یا مەسەلەن دروستکردنی ئەم هەموو ڕێپۆرتاژە مەسەلەن بۆ منە لە بەردەمی کۆمپیوتەرەکە ینی نازانمانی تا چەند ئەم دیاتە ئەم لە حسێش مەسەلەن بۆ منە مامەڵەکردن بەم سەرچاوە نادیارانە مەسەلەن بۆ منە شتێکی ئاسایی خۆی یەکەمیان هەر هەواڵێک ئەمە قسەی من نییە قسەی تیۆریستەنەکانی بواری میدیا پسپۆڕانی بواری ڕاگەاندن هەر هەواڵێک سەرچاوی نادیاری تیابێ بفڕی سەرچاوەیەک نێویست ناوی خۆی ئاشکراکە بە پێ و زانیاریانەی دەست ئێمە کەوتووە ئەمانە قسەی بێمانای بفڕێدی ئەمەش ئەگەر ڕێگەم دەیت ئەتوانم ڕوونیکەم بە تایبەتی لە ناو هەواڵە ئالێ نابێم مەسلێ بەکارێ ئەلە سەرچاوی نادیار ڕناوی نادیار بەکارمەێنە خۆ دوور خەرەوە لە سەرچاوەیەکەوتی ئەبێ سەرچاوکە مەلموز بێ وابێ سەرچاوەکانیش بپارێزی نیێنی زانیارەکانی ناو سەرچاوەکان ئەوەی کە ئەڵێ ڕیکۆردەکەت بکوشێنەرەوە هەندێک زانیاری دایاتی کارکتەری بێ بیپارێزینە مەسلەی اخلاقیە یعنی ئەو هەواڵانی کە لە سەرچاوەیەک نێویست ناوی ئاشکراکە بفڕێدی ئەو ڕۆژنامە نووسە یەکە تۆ ناوی ئێمە باسی بەرپرسیارەتەکەین باسی دادوەریەکەین باسی ڕازگۆییەکەین یان چی تۆ لە پشت کۆمپیوتەرێکەوە ریپۆرتاژێ بنووسی سوهەیب وابوو سۆیبە کە کچێکی نازانم مێر منداڵە لێ دەست درێژیانە قسە قۆڕانە چیە ئەمانە دروستکراون ئەمە بۆ بازار پەیداکردنە ئەمە لە ئیفلاسی ڕۆژنامە نووسیم زۆرشتانە ئەمانە لە ناو میدیای کوردیا زۆرن یای تۆ سەیری کە لە ناو میدیای کوردیا لە ناو نیشانەکە و سەیری کە ناو نیشانە بێ بگونجێ لەگەڵ ناوەڕۆکە هیچ بەشی زۆری ناگونجێ تۆ تەماشای یان کێشەکە ئەوەیە شکسپیر یەکێکە لە هەڵبەتە شکسپیر ئەزانی و بەشێکی زۆری ڕەنگە بینەرانی ئێمە بەم بەرنامەیە بزان کێ شکسپیر ئەو شانۆکارە گەورەی نووسەرە گەورەی بریتانیایی ئینگلیز ئەڵێ حەزمە کرد مرۆڤێکی گەوز بوومایە نەک زانایەکی خەمبار ئەگەر تۆزێک هۆشیاریت هەبێ بەرامبەر بە خەوشەکانی ڕاگەیاندنی کوردی بێزار دەکات ڕاگەیاندنی کوردی بێزارەکە کەناڵەکانە کوژێنیتەوە ڕۆژنامەکان ناخوێنیتەوە من نزیکەی 5 ساڵە نزیکەی 4 بۆ 5 ساڵە وازانم لە 4 بۆ 5 ساڵە دوو جار ڕۆژنامەم نەکڕیوە کە ئیشەکەی منە ئیشی ڕۆژنامە نووسمە بێ بێکردمەنیە ڕۆژنامی نەمکڕیوە لەبەروی ئەم قەناعەتانم دەمێکە گەشتومەتە ئەم قەناعەتانە بێزاری کردم ڕۆژانە ڕەشبینتر و بێتاقەترە بم بەرامبەر بە میدیای کوردی کەناڵەکەی کوژێنیتەوە ڕادیۆکەی کوژێتەوە لە جیاتەوەی کەمە ڕادیۆیەک لە ناو سیارەکە کە گۆرانێک بەجێ لە گۆرانێکێگرم نە هەواڵیان هەواڵە نە راپۆرتیان خۆمەچێ بەشێکی پەیوەندی بە سایکۆلۆژیای تاکی کۆمەلگایمە بێزار بوو لەم هەواڵە ناخۆشانە یەک هەواڵم پێ بڵێ کە دڵخۆشکرد بێت
یعنی بەشتی دڵخۆشکە نابێ بە هەواڵ هەواڵی نییە زای شتێکەیە خۆ ناخۆ زۆر جار ئەوە دەستکەوتی گەورەیە زۆر مهمە ئەوە بێبەوە ئێمە تێنەگەشتین هەواڵچیە مەسەلەن تۆ پرسیارێکە من کتێبێکم کاتی خۆی 2001 چاپ کرد سەرەتایەک بۆ ڕۆژنامەنووسی نزیکەی 70 لاپەڕی لەسەر هەواڵە ئێرە شوێنی نیە ڕەنگە لە بەرنامەیەکان ناتوانین بەس باسی هەواڵکەین هەواڵ ڕگەسەکانی هەواڵ پایەکانی هەواڵ بای هەواڵی چیە گرنگی هەواڵ چیە داڕشتنەوە ناونیشانە بێ چۆن بێ ناوڕ ئەمانە هی ئەوە نییە بینەرەکان بەمانەوە بێشێنی سەریان بێشێنەوە کرێ لە خولێکی ڕۆژنامەنووسیا باس کرێ لە لای ئێمە ژووری هەواڵی کەناڵەکانی ئێمە لە هەواڵ تێنەگەیشتون لە بنەماکانی هەواڵ تێنەگەشتون جگە لە هەواڵ سازی نازان جگە لە ئەمە ڕوونکەرەوە کە هەواڵت نەزانی راپۆرت و ریپۆرتاج و ستونەکانێ چۆنە وتارەکانێت چۆنە سەردێر نازان سەردێرمان ئێمە تەواو نییە لە ناو کەناڵ تەلەڤیزیۆنەکانە ئەولەویەت نازانن لە ناو داڕشتنەوەی هەواڵە یعنی کەناڵی ئێمە وەلحاڵ کەناڵی ئێمە ڕاگەیاندنی ئێمە ڕاگەیاندنێکی بێئەندازە بێسەروبەرە ڕاگەیاندنەیە کە پیشەیبوونی تیانە میدیاکاری پیشەی بوون تا ئێستاکە لە کوردستاندا میدیاکارێکم نەبینیوە بڵێم ئەوە میدیاکارێکی پیشەی ڕەنگە هەوڵی جوان هەیە هەندێک میدیاکاری ڕەنگە راپۆرتێکی جوانی کردبێ لە قۆنا ریپۆرتاژێکی کردبێ یا بەرنمەیەک دیالۆجێکی بەباشی بەڕێوە بردبێ یا دوو بەرنامی بەڕێوە بردبێ بەس ئەگەر تەقیمی کۆی ئیشەکانی کەی بینەبێت لە کوردستاندا بەداخەوە میدیا لە بارێکی زۆر لە بارێکی نەخۆشایە وەکو کۆی کایەکانی ترکە نەخۆش ببوورە کاتیشم نەماوە بەڵام ئەمە زۆر بە کورتی ئەگەر بتوانانی هەر بە چەندێ ڕێگوڵام بیتەوە ئەم دۆخە خراپێکی ئێستا لە هەرمی کوردستانە دروست بووە وەک ئەوەی کە هەمومان ڕەخنەمان لێتی و هەمومان مەسەلەن دەخالەتی لەیەکەینەوە ئەو وێدیی گەورەی دروست کردووە چەندێک گوناهی بەر ڕاگەاندنەکەوێت ئەزانکی بەشێکی زۆری بەرپرسیارەتی ئەم دۆخە بەر سیاسەتەکەوێ سیاسیەکان ئەبێ ئەگەر سیاست بۆ سیاسەکان سیاست بەباشی ناکەن ئێکە سیاست ناکەی ڕاگەانیش خراپ مەکە بێ سیاسیەکان لە ڕاگەاندن دوورخێنەوە کە ناکرێ ئەمە ناکرێ ئەمە منەوە داوای وڵاتێکی خەیاڵیەکەمەوە کۆمەڵگایەکی ئۆتۆپیەکەم کە ئەوە دروست نابێ زانی سیاسەکان دوور ناکەونەوە لێین ئەوە یەک دوو یانیکەین خاڵێکی کە پەیوەنددارە بەچێومانە ئایا لە هەرێمی کوردستاندا ڕەنگە پشتی کەمی لە کۆی ئەو خەلەلانی کە باسم کرد ئێمە بەشی زۆرمان خراپمان لەسەر کاری ڕۆژنامەنووسی کرد کە ڕۆژنامەنووسا هاوپیشەکانمان ڕەخنەباران کرد ڕەنگە پشتی کۆیان بێسەروبەریە نزیکەی 150 بەر میدیاکاران کردە بەشی زۆری بەر ئەو ئیرادە خراپەوەیە کە لە دەروی میدیاوەیە کە میدیا ئاڕاستەکە پشتی بەر شێرە زۆری بەر سیاست و حکومڕانیکردن و دەسەڵات و نەبوونی یاسا پەرلەمانە بێ یاسایی باشت بۆ دەرکە قەزا بێ ڕێزی یاسا بگرێ حکوومەت دەبێ یاساکان جێبەجەکە هێزەکانی پۆلیس و ئاسایش ڕۆژنامەنووس سەرڕەشەی لێکرێ بێ قەزا سەروەر بێ ئێم شتانەی چێمانەکە هیچ نەکرێت کەمە کۆڵەکەکانن لەم بینە جگە لەوە هاتوشتە ناو ڕاگەاندنیشتەوە نیە نزیکەی قوڕاگەی نزیای لە سەتانەوەی ڕاگەاندن سیاسەکان کردویانە ئەمەش میدیای ئەوەی کە ناوی لە خۆی ناوە ئەهلی و میدیای کارێک فلان کارێکتەری سیاسی و فیسارە و ملیۆنەها دۆلاری بۆ سەرفووە کەی بێ ئەم شتانش نییە کە ئەجێندای مەترسیداریشانی وەکو باسمان کرد ئەمانە دوور ناکەونەوە لەڕێ و چۆن یەخەی ڕاگەاندن بەرنان تا ئەوانە یەخەی ڕاگەاندن تا سیستم دروست نەبێنە ئەمانە یەخێ بۆیە تروسکاییەک نابینم بۆ باشکردنی ڕۆژنامەگەری کوردی بەڵام ئاسۆیەکی فراوانە بینم بۆ خراپتربوونی ڕۆژنامەگەری کوردی یعنی ئەمە مەترسیدارەکەیە یعنی تۆ بێ ڕۆژنامەش لەبێ هەوڵ بدات وەرشۆپکە کۆنفرانسکە دیبیتکە ئەمانە بۆی چاکاتەوە دەوریە بێ بەڵام ئەمانە ئیرادی هێشتا زۆر بسکۆلن لە بەرامبەر ئەو ئیرادە زەبەلاحە مەترسیداری کە زیان بە ڕۆژنامەنووسی کوردیەگەی زۆر بەڕێز من بۆرهانخانە شارەزا لە بواری میدیا سوپاس دەکەن ئەمجارە لە ستۆدیۆ ڕوانگە ئامادە بوو وڵامی پرسیارەکان داینەوە سوپاس دەکەن زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ کەناڵەکەشتان بەڵە خۆشەویستان بەم جۆرە گەشتینە پرۆگرامی ئەمجارەشمان تاکو بەرنامەیەکی تر و پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ